کاکشوان ئێستا بینین کە وەزعی عێراق چۆنەوە چەندین جارە شان هەرێمی کوردستانە چێتە بەغداوە موچە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستانان هێردێت لەلایەن حکوومەتی عێراقەوە لە پەرلەمانی عێراق فراکسیۆنی پارتی هەوڵێکی خستۆتە گەڕێگە پێمان بڵێ ئەو هەوڵە بەکوێ گەیشتەوە ئەتانەوێت بە چامان جێبگەن. زۆر سپاس. ئێمە لە پەرلەمانی عێراق نامەیەکمان داناوە یان دەکرێت بڵین لە داهاتوو کۆمەڵێ میکانیزم دەگرینە بەر بۆ ئەوەی بەڕاستی شایستە دارایەکانی هەرێم سەرف بکرێت. هەنگاوی یەکەم ئەوە بوو کۆکردنەوەی ئیمزا تا ئێستا نزیکەی 100 ئیمزامان کۆ کردوێتەوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە و پێویستە پەرلەمان بەڕاستی سەرۆکایەتی پەرلەمان بە زووترین کات هەڵوێستی هەبێت لەسەر ئەم بابەتە ئەمە بکاتە ئەجیندای کاری خۆی و لە داهاتوویش میکانیزمی ترە گرینە بەر چونکە بەڕاستی پێمان وایە لە ڕووی کاری مهنیەوە یان لە ڕووی کاری نوێنەرایەتیکردنەوە کە ئێمە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین ویژدانمان نائاسوودەیە کە ئەوە بۆ 3 مانگە چێ فەرمانبەرانی ئێمە موچەیان وەرنەگرتووە ئەگەرچی ئەمە غەدرێکی گەورەیە حکوومەتی فیدراڵ لە هەرێمی کوردستان و لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەیکا بەڵام دڵنیای هەمولایەکەکەینەوە کە ئێمە بەردەوامین و هەنگاوی باشمان ناوە و جگە لە ئیمزا کۆکردنەوە قسەی جدیمان هەبووە لە گەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لەگەڵ حتا لایەنە سیاسیەکانە زنجیرەیەک سەردانمان دەست پێ کردووە نەک هەر بۆ لە ناو پەرلەمان بەڵکو سەردانی حزبە سیاسیەکانمان کردووە لە دەرەوەی پەرلەمانی سەردانی سەفاراتمان کردووە واقعەکەمان تێگەیاندون. لە ڕاستیدا کەس ینی ئێمە خاوەن قەزەیەکین خاوەن پرسێکین ئەم جۆرە لە دروستکردن ڕاستە کاریگەریە بێ ڕاستە ماندوومانەکە بەڵام ئەمانە ناتوانن بەم شێوە ئیرادەی ئێمە تێک بشکێنن ناتوانن بەم شێوە وا بکەن ئێمە تەسلیم ببین. سەدام و بەعس کە میلەتی ئێمەیان زیندە بەچاڵ کرد کیمیا باران کرد هەموو زۆر نزیکەی 5,000 شارۆچکە و گوندیان ڕووخان ئێمە ئەوەمان تێپەڕان و کارەساتی زۆر قورسمان پەڕاندووە بە دڵنیاییەوە ئەمەی شتێ ئەپەڕێنین و پرسەکەی ئێمە و حضوری ئێمە گەلی زیندوی ئێمە ئەمێنێت و ئەوانەیش کە بەم شێوە تەعامولەکەن بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بینیمانە نەماون ڕۆیش تێکشکاون ئێمە هەرماوی بۆیە بە دڵنیاییەوە هەوڵەکانمان چڕترەکەینەوە کۆمەڵی میکانیزمێ لەوانەیە زوو بێ باسیکەین دوای کۆکردنەوەی ئیمزا ئەو میکانیزمانەیش ئەگرینە بەر بەڵام بە شێوەیەکی گشتی هیوار و گفتوگۆی باش هەیە ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لێرن هەنگاوی باش بەرەو پێشەوە چوونە چێوە لەوانەیە خەڵکی تریش لەوە سەپا بێ ئومێ دەکەین بگەینە نەتیجەیە. بەڵێ کاکشوان سەرۆکی حکوومەت لە بەغدای وەکو بەڕست ئاماژەت پێکرد ئەوە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە با نەڵێن ڕێکەوتنێکی دیکە چونکە ڕێکەوتن هەبووە لە ناوان حکوومەتی عێراق هەرێمی کوردستانە تا چەند کاریگەری بێت بۆی ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت. بەڵێ بەتاکید کاریگەریە بێ بەداخەوە یەکێک لە گرفتە گەورەکانی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و دایەتی سیاسی کوردستان لەگەڵ بەغدا ئەوەیە کە ئەمانە زۆر جار ئلتزام بە بەڵێنەکانی خۆیانەوە ناکەن ئەو بەڵێنانەی کە ئەیدەن نایبەنە سەر و پەشیمان بوونەوە و مراوغەکردن لای ئەمانە نەک عیب نییە بەڵکو کە بیانەوێ فێڵ بکەن بیانەوێ پەشیمان بنەوە شانازیە کە سەرکەوتنیە زانن ئەمە لە بەڕاستی ینی سروشت و ئەخلاقێکی زۆر سەیرە لە عێراقا هەیە ینی تۆ حکوومەتێکی دەوڵەتێکی فیدراڵ بێوێ بەشێک لە گەلەکەی خۆی بچەوسێنێتەوە بێوێ
فشاری ئابووری و جۆرەها فشاری تری لەسەر دروست بکە بە سەرکەوتنی بزانێت لە هیچ کوێی دنیا ئەمە نەبووە دەوڵەتێک موچەخۆرانی خۆی هاوڵاتیانی خۆی بە ئامانج بگرێ دوجاریش موچەخۆر بە گوێرەی دەستور یعنی یەک پاگیەجە لەسەر ئاستی عێراقا موچەخۆر بۆ باجی ناکۆکی نێوان دوو حکوومەت بدا ئێمە ئەمە ئیدارەدانە ئەمە حکومڕانیە لە ڕابردوو لە ئێستا و لە سەدان ساڵی داهاتوویشتا یعنی ڕوئیای جیاواز لە نێوان هەردوو حکوومەتە بێ چۆنە بێ ئەمانە پەنابوو ئەوە ببن کاتێک خلافمان هەبوو ئێمە ئەوان موچەخۆران بکەنە ئامان ئەمە تێڕوانینێکی سیاسیە تێڕوانینێکی نادەستوریە تێڕوانینێکی شۆڤێنیە بەداخەوە شارەنووسی ئێمە لەگەڵ عێراقا بەردەوامە بین ئێمە شەریکین ئێمە مافی دەستوری خۆمانە ئێمە بەمانە ناڵین یانی بەڕاستی حمان پێ بکەن یان بەزەیمان پێیانە بێت بەزەیان پێمانە بێتەوە حەقی دەستوری خۆمانە واجبی سەرشانیانە چۆن موچەی موچەخۆرانی بەسڕە و بەغدا و ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیانە دەن دەبێ ئاوایی هەرێمی کوردستان بدەین بە گوێرەی دەستور خەڵکی هەرێمی کوردستان و هەموو عێراق ئەبێت داهاتی عێراق بە یەکسانی دابەشێ بەسەریانە بۆ دەردەوامە بین و ئینشەڵڵا هاتنەکەی جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەنجامی باشی ئەبێت و تصورەکەین ئینشەڵڵا ئەم بارودۆخەتی بەڵێ کاک شوان عەفوم کە ئێستا لە ناو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان قسەیەک بڵاوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نییە و پابەند نییە بەو ڕێکەوتنی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ناکراوە بۆی نەوتی ڕادەست نەکردووە داهاتە نانەوتەکانی نەگەڕاندوێتەوە حەزەکەم لە زاری بەڕێستەوە ئەوەندەی ئاگاداربی بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕوون بێت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە یاخود حکوومەتی عێراق ڕێکەوتنەکان لە ڕێکەوتنەکان خۆی دزێتەوە ئەوە بە هیچ شێوەیەک ڕاست نییە ئەوە ئەمانەی بەغدایە دیعاەکەن و کلکەکانیان لە کوردستان چەپڵەیان بۆ لێدەن ئەگینا ئەسڵ و ئەساسی نییە حکوومەتی هەرێم بۆ ڕادەستکردنی نەوت هەر لەو کاتێک کە هەردوو سەرۆکی حکوومەت ڕێککەوتون حکوومەتی فیدرال بۆی هەیە چۆن ئەو 400,000 ئیتیفاقمان لەسەری کردووە ئەیبات حەقی خۆیانی هیچ ڕێگریەک نییە بەڵام کە ئەو ئیمکانی نقلی نییە خۆی ئەڵێ من 85,000 مەوێ لە ئێستا مەسەرەن 80,000 بەرمیلی ڕۆژانە مەوێت حکوومەتی هەرێم چی بکایانی بەڵام خۆیان هەر ئەوە نەیانەوێت ئەگینا بێن بڵێن ئەوە ئێمە ئالەتمان حازرە ئەم نەوتە نقلەکەین بۆ بەکارهێنانی ناوکۆ بەکاریهێنی هەر شێوازێک ئەتوانن حکوومەتی هەرێم هیچ ئەوەیەکی نییە هیچ لادێکی نییە هیچ یەک ناکات و بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە ئەوان نەک ئێستا خۆ ئێمە لە بەرنامەی کاری کابینەکەی محەممەد شیا سوودانیە هەمومان ڕێککەوتین لەسەر ئەوەی مەسەلەن لە ماوەی 6 مانگا یاسای نەوت و گاز دەرچێ ئەوە دەمانگە و دەرنەچووە دەنگمان لەسەر ئەوەدا کە مادەی 140 بە زووی زیندوو بکرێتەوە لیژنەیەکی بۆ پێک بێندێ تا ئێستا هەر مماڕەتەکەن مەسەلەن دەنگمان لەسەر ئەوەدا مەقەڕاتی پارتی هەموو بگەڕێتەوە ناوچەکانی مادەی 140 لە مووسڵەوە تا کەرکووک و تا خانە بکەین بینیمان ئەوان 6 ڕۆژێ هەولێریان بەس هەرچی قسەی ناشیرینە لە سۆشیال میدیای خۆیان بڵاویانە کردەوە بە پێشمەرگەی کوردستان بە ئاڵای کوردستان بە سەرۆک و ڕەمزەکانی ئێمە ئەیاندا کە چی 2 سەعات گەنجانی کورد هاتنە سەر شەقام بۆ ئەوەی ڕێگەکە بکرێتەوە خەڵتانی خوێنیان کردن یعنی قرار بوو هەر لە ڕێکەوتنەکە مەسەلەن لە دەنگدانی کابینەکەی محەممەد شیا سوودانی ڕێکەوتنامەی شەنگات جێبەجێ بکرێت کەچی حکوومەتی عێراق بڵێ وەڵا ئەمە بە من جێبەجێ ناکرێ پەشیمان بوونەتەوە یعنی ئەوە ئەسڵ و ئەساسی نییە ئەوە ئەمانە حەز ئەکەن وا بڵێن و لای خۆشمان بەداخەوە یەکێک لە کێشە گەورەکانی کوردەوەیە هەمیشە لە نێو ڕیزەکانی کووردا زۆر بوون ئەوانەی کە چەپڵە بۆ دوژمنان لێدەن و لە سەنگەری دوژمنانان من هەمیشەی لێم خۆ بیرمان دێ ساڵی 88 کە ئێمە ئەنفال کرای هەموو کوردستان 30,000 پێشمەرگەیتیان نەبوو بەڵام 600,000 جاشمان لای ڕژێمی بەعز هەبوو یعنی ئەو کاتە بەرامبەر 30,000 پێشمەرگە کە خەباتی ئازادی خوازانەیان نەکرد 600,000 پێشمەرگە 600,000 جاشمان لای ڕژێمی پێشووە بوو بۆیە دڵنیا بە میدیای خۆفرۆشمان هەیە یعنی خەڵکی ئەڵقەلەگۆ و کلکی ئەمانەمان هەیە
ئەمانە گرنگی پێدەدەن و چاواشەکاری بڵاوەکەنەوە شتی ناڕاست دەڵێن لەسەر هەرێمی کوردستان ئەینا لە ڕاستیە حەقیقەت ئەوەیە ئەزدا پەشیمانە بێتەوە لە پەشیمان بۆتەوە لە بەڵێنەکانی بە شێوەیەکی گشتی تا ئێستا پەشیمان بوونەوەکەی ڕانەگەیاندووە لە هەوڵای ومێ دەکەین بگەینە نەتیجەیە. کاک شوان دوایین پرسیارم ببوورە باز لەوە دەکرێت کە وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی عێراق دێنە پەرلەمانی عێراقایە ئەوە ڕاستە زانیاریت لەسەری هەیە چۆنچۆنیە بێت و ئەو گفتوگوۆیە چییە بێت لەسەر بودجە و موچەی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراقدا؟ پەرلەمانی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لەسەر داوای پەرلەمانتاران و ڕۆژی شەمەکە جەلسەمانە بوو شارێکی زۆرمان دروست کرد و بڕیارە درا قرار بوو لە ڕاستیە لەم هەفتە بەهاتایەن بەڵام تەسەورەکەم ئەمڕۆ لەگەڵ سەرۆک حکوومەت وەزیری داراییشە لە ڕاستیدا ئەبێ بێن و نەک هەر تەنها وەزیری دارایی ستاتی وەزارەتی هەردوو لابێن چونکە خۆتەزانی هەموو ڕقەمێک لای وەزیر نییە و ئەو کەسانەی ئەو کادرە پێشکەوتوانی هەردوو وەزارەت کە لە بواری میزانی مراجعە و لە ئەوەی کۆنتاکتیان لەگەڵ چاودێری دارای ڕقابەی مالی هەردوو حکوومەتا هەیە ئەمانە کادری پێشکەوتی ناوەزارەتن بۆیە وەزیر و کادرە پێشکەوتەکانی ناوەزارەت بە دوو سپاس دێنە پەرلەمان بە تاکید لەوێ بۆی خەڵکی هەموو خەڵکی عێراق و هەموو پەرلەمانتاران گوێیان لە داتا و ڕقمەکان بێ واقعەکەیان ڕوون بێتەوە بڕیارێکی وامان هەیە بەڵام ئەمەی هاتنی بەڕێز سەرۆکی حکوومەت و وەزیری یاوەری پیاوانی ڕاگرت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شوان محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە ڕێگەی هەڵی تەلەفۆن و لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت کاک شوان ئازێتمان سپاس کاتێکی خۆش بۆ بەڕێزت.